بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەت یاریمی کوردستان بە دوو مانگجارێک موچە دابەش دەکات بە پێچوانەشەوە ئەمڕۆ لە ڕۆژاوای کوردستان ئیدارەی خۆبەرێوەبەری ڕۆژاوای کوردستان بڕیاریدا کە لە سەدا 150 موچەی فەرمانبەرانی ڕۆژاوای کوردستان زیاد بکرێت. ئەمشەو لە بەرنامی ئەمڕۆ بە میوانداریێک لە بەڕێزان تەحسین قادر ئەندامی بۆردی ڕێکخراوی ئازادبوون و وەزیری سەرچاوە سروشتەکان لە کابینەی پێنجەمی حکوومەت یاریمی کوردستان لە سوودەی سەرکی هەروە لە هەولێرەوە نیاز عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس تاوتوێی دۆخی هەرێمی کوردستان و دۆخی موچەخۆران و کاسبکاران دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. لە هەرێمی کوردستان بە دوو مانگجارێک موچەی موچەخۆران دابەش دەکرێت. ڕۆژاوای کوردستانیش موچەی فەرمانبەران بە ڕێژەی لە 150 زیاد کرا. بە پێچەوانەی هەرێمی کوردستان ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان موچەی فەرمانبەرانی لە کاتی خۆیدا دابەش دەکات و لە ئێستاشدا بڕیاری داوە بە ڕێژەی لە 150 موچەی فەرمانبەران زیاد بکات. بە پێی بڕیاری ژمارە 64 ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان زیادکردنی موچە لەمڕۆ دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. لە هەرێمی کوردستان وێڕای زۆری سەرچاوەکانی داهات. وێنەکە بە پێچەوانەوەیە و هەوڵی کەمکردنەوەی موچەی موچەخۆران دەدرێت. حکوومەت بە دوو مانگجارێک موچە دابەش دەکات. حکوومەتی هەرێم 4 سەرچاوەی داهاتی هەیە: داهاتی نەوت، داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان، هاوکاری هاوپەیمانان، پارەکەی بەخدا. بەڵام لە دابەشکردنی موچە شکستی هێناوە. موچەخۆرانی هەرێم لە نیوەی یەکەمی ساڵی 2020 تا ئێستا موچەی مانگی یەکیان پێدرا و وادەی دابەشکردنی موچەی مانگی شوباتیش نادیارە. کابینەی نوێم لە سەرەتای دەستبەکاربوونیدا بانگەشەی بنیادنانی ئابووریەکی بەهێزی دەکرد. بەڵام تەنانەت پابەندی بەڵێنەکانی خۆشیان بۆ دابەشکردنی موچە لە 30 ڕۆژ جارێکدا نەبوون. کابینەی نوێم 11 مانگ و 8 ڕۆژە دەستبەکار بووە. لەو ماوەیەدا 9 موچەی دابەش کردووە و 2 موچەشی پاشەکەوت کردووە. بەرپرسانی کابینەی نوێم لە چارەسەرکردنی کێشەی موچە ڕوبەڕووی شکست بوونەتەوە. بە جۆرێک لە ناوخۆ چاکسازی ڕاستەقینە ناکەن و لەگەڵ بەغداش ناگەنە ڕێککەوتن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان لەگە سەرەتا لە کاک تەحسین قادر وەزیری سەرچاوە ئاویەکان لە کابینەی پێنجەم هەروە ئەندامی بۆردی ڕێکخراوی ئازادبوون دەست پێ بکەین. کاک تەحسین بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. سوپاسان دەکەین. ئەگەر لە سەرەتاوە دەست پێ بکەین بۆچی حکوومەت هەرێمی کوردستان دوای 28 ساڵ گەیشتوتە ئەو ڕادەی کە ناتوانێت خزمەتگوزاری سەرەتاییەکان بۆ هاوڵاتیان بۆ موچەخۆران دابین بکات. من وا دەبینم کە ئەوەی پێی دەوترێ حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێکە لە دەستگای تەنفیزیەکان سەرۆکایەتی هەرێم و حکوومەت دەستگای تەنفیزین پەرلەمان یاسادانانە دەسەڵاتی دادوەری کەمە بەشێکن لە دەسەڵاتە دەستوریەکان لە هەرێم ئەوەی کە لە کوردستانە حکوومەکە حیزبی سیاسیە. حیزبی سیاسیش هەر ئەوانن کە چۆن لە سەرەتاوە دروست بوون گەشەیان بە خۆیان نەداوە کە ڕێگە بدەن پەرلەمان بێ حکوومەت بێ وەزارەتەکان وەزارەت بن دەسەڵاتی دادوەری سربەخۆ و ئازاد و دلێر بن بۆ ئەوەی بە جۆرە یاسا حکوم بکەن. بۆیە ڕاستیەکەی حیزب بە مۆدێلێکی دواکەوتوو بە ستراکچەرێکی کۆن بە میتۆدی کۆن کارەکە خۆی تازە ناکاتەوە. بۆیە حکوومەتیش وابەستەی حیزبەکانە حیزبەکانی دەسەڵات بە تایبەتی و حیزبەکانی تریش کە بەشداریان تیا کردووە. بۆیە ڕاستێکە ئەوەی کە پێوترێ حکوومەت نییە دەسەڵاتێکە سوڵتەیەکە کە بە یاسا حکوم ناکات. باش بەس جیاوازی چێ لە نێوان دەسەڵات و حکوومەت؟ ڕاستەکەی حکوومەت لە وڵاتانی پێشکەوتوو کە حکومڕانی دروست هەیە کاری حیزبەکان تا ئەو کاتەیە کە ئینتیخابات دەکرێت کە ئینتیخابات تەواو بوو پەرلەمان دروست کرا ئەو کاتە بە جۆرەی بۆ نمونە یاسای بودجەدان لە یاسای بودجە جێبەجێکرێت. بەڵام لە کوردستانە ساڵێنێکە یاسای بودجە هەر نییە بودجە نابێتە لە 2013 یاسای بودجەمان نییە. بەڵام ئەمە یەکێکە لە خاڵەکان
و بە میزاجی سەرکردەکانی حیزب حکومڕانی ڕابڕێوە و بەشی زۆری داهاتی نیشتیمانیش ئەوەی کە پێوتێ GDP بڵین کۆی داهاتی نیشتیمانی وڵاتەکە بەشی زۆریشی هەر بۆ حیزبەکان ڕوا و بەکاردێ بۆ دەوڵەمەندبوونی نەکار حیزبەکان کۆمەڵێک کەسایەتی لە ناو حیزبەکانە بۆیە سێرەکەین میلەتێکی هەژار پەیدا بووە چینی ناوەڕاز نەماوە و کۆمەڵێ ملیاردێریش لە پاڵ حیزبەکانە و لە ناو حیزبەکانە دروست بوون کە تا ئێستا نەسەر چاوەکانیان دیارە نەر ڕادەی ڕێژەی سەرمایەکانیان دیارەکە چۆن بەکاردی بڵێن سار کەمینەیەک دۆڵەمەند بوو لە کوردستان بەڵێ مل و باوەڕیان کەمینەیەکی سوودمەند لەو دەسەڵاتە حیزبیە لە کوردستانە دەوڵەمەند بوون و هەندێک لەوانەی کە بە دەوری ئەوانان دەوڵەمەند بوون چینی ناوەڕاست بەرەو خوار هات بەرەو هەژاربوون ڕۆیشتووە و ئەوەی شێکە لەو کارە ساتانەی کە بەرەوڕی باشە بەس وەکو دۆخی فەرمانبەر پێ ئێستا فەرمانبەران هەژارتر بوون زۆر و هەژارەکان چیان لات وەگەر موچەخۆرێکی حکومەت هەژار بوو بێ ئەوانە کە هیچ سەرچاوێکی داهاتیان لە حکومەتەوە نییە بەڵێ زۆر ڕاستە ئێستا ئێمە بەرەوڕووی دوو کارەسات بووینەتەوە کارەساتێکیان شکستی حکومڕانیە هی 28 ساڵ لە کوردستان شکستی حکومڕانی و شکستی ئەو مۆدێلی حیزبەتی کاری پێکراوە دووەمیشیان کۆرۆنا و دابەزینی نرخینە و لەم دوایە کە کارەساتەکەی زیاتر کردووە بۆیە سیرەکەینەوەی هەژارتر بووە و ئەوەی لە چینی مامنامەدیشە بەرەو هەژاری ڕۆشت بێکاریشمان زۆر بۆ ئێستا بەڵێ بێکار زۆر بووە ئەوە بۆ دەورە زیاترە کە کەستعین نەبووە لە دەرچووی کۆلێژ و پەیمانگاکان کە ئەوە نمونەیەکی هینەوە بێژگەلەوە کە تعین نابێ فرسەتی کاریشی لە کەرتی تایبەتیش کوژرا کەرتی تایبەتی ژێران کرا و بە تایبەتی لە ساڵی بەچی وێران کرا بڵین بەوەی کە لە ساڵی بڵین بەگشتی وەکووتمان لەبەرەوەی حیزب حاکمە و مالیکە لە کوردستانە دەرفەت بە پایەکانی دیموکراسیەکیان هەڵبژاردنە یەکێکی تریان بوونی بازاری ئازاد و منافەسە و ئەوەیە کە خەڵک بۆ خۆی خاوەنیشت بێ لە کوردستانە بایەق بە کەرتی تایبەت نەدرا بە وەبەرهێنان بە ئەوەی کە خەڵک بێمنەت بێ لە حیزبایەتی بۆ ژیان و گوزەران بۆیە کەرتی تایبەت هەر لە هەوڵ و ئیتیمامی پێ نەدرا و لە ساڵی 2014ەوە ئەو متمانەی بە بانکەکان دروست بووە لە دوای ڕاپەڕین هەتا ئەو کاتانە لە ماوەیەکی زۆر کەما پارەی بانکە ئەهلیەکان و پارەی بانکە حکوومیەکان هەمووی برا تەنانەت پارەی بانکە عێراقیەکانیش کە لە کوردستانە هەیان بوو و ئەوە وای کرد کە متمانە نەمێنێ و هەم لە بینی خەڵک هەم لە بینی بانکەکان و حکوومەت و خەڵک ئەو ئیمکانێتی کە هەیەی ئەو پارەی کە هەیەی نایباتە بانکەوە بۆ ئەوەی کە سەرمایە بجوڵێتەوە ببوژێتەوە و کاروباری بجوڵێتەوە بۆیە کەرتی تایبەت ڕاستیەکەی بە هەموو جۆرەکانیەوە پیشەسازی کشتوکاڵی خزمەتگوزاری هەمووی بەرەو داتەپین چوو و زۆربەی زۆری خەڵکیش وەکوتم بە بەرنامە کرا بە کۆیلەی موچە لە ڕێی بڵین کردنیان بە موچەخۆر کە ڕێژێکی زۆرە لە کوردستانە لە چاو ژمارەی دانیشتوانە بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە وابەستە بن بە حیزبایەتیکردن بۆ مۆدێلە کۆنەی کە باسمان سپاس دەکەم دەگرم و لای بەڕێز دەگەر بچینە هەولێر لای نیازخان سوپاس بۆ ئامادەبوونتان بە بۆچوونی بەڕێزتان سەرڕای و شارانەی کە هەیە ئەگەر لە دابشکردنی موچەوە دەست پێ بکەین لەو هاشتاگەی تۆڕە کۆمەڵایەتەکان لەو بایکۆتی کارمەندانی تەندروستی و هاتوچۆ و کۆمەڵێک ناڕەزایەتی تر بۆچی حکوومەت هێرێمی کوردستان موچە دابەش ناکات؟ ئەم کاتێک تۆ میوانە بەڕێزەکەشت باش کاکەتیم سەرەتا بێ ئەوە بڵین ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەڕێوە ئەچێت گەورەترە زیاترە لە کێشەی موچە بەتەنیا لە ئێستا لە حاڵی حاضر سەروەری خاکی هەرێمی کوردستان و داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان بەڕێوە ئەچێ جیالەوە هەرێمی کوردستان بە تەواوی هیچ استراتیژێکی نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراق جگە لە دۆسیەی موچە و پارە و بودجە و بەرنامە و ئامانجی ناوچە کوردستانی
جێناکۆکەکان بە تەواوی لە کیس چوون جیا لەوە هەر ئەو ناوچە کوردستانی جێناکۆکانە ئێستا بەدەست ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە ئەناڵێنن جیا لەوە پارتی سیاسی لە هەرێمی کوردستان خاوەن مەرجە سەرەکیەکانی بوونی پارتی سیاسی نییە لە هەرێمی کوردستان بۆ نمونە گەر بگەڕێنەوە بۆ یاسای ژمارە 7 ساڵی 1993 پارتە سیاسیەکان ئەبینین بەپێی یاساکە ئەڵێ ئەبێ حزب میلیشیای نەبێ حزب دەستێوەردانی نەبێ لەگەڵ دەستی دەرەکی و خیانەت نەکا و کۆمەڵێک پێوەری تر کە دیاری کراوە کە ئەڕوانینە بەشێکم حزبە سیاسیانی هەرێمی کوردستان بە پێچەوانە و میلیشیان هەیە مناڵ بەکارێنن ڕێبەرایەتی هێزی داگیرکەری تر ئەکەن کۆمەڵێک ئەم بابەتانی تر کە پەیوەندی بە مەسەلەی سیستەمی تەندروستی یا پەروەردەشەوە هەیە بۆیە هەموو ئەم کێشەکەڵەکە بوانی کە بەیەکەوە یەکانگیر بوون بە درێژایی بەردەوامی گەندەڵی لە هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕێکخراو ئەنجام دراون بۆ هۆکاریەوەی حکومەتی هەرێمی کوردستان خاوەن هیچ سیاسەتێکی ئابووری ڕوون و دیاریکراو نەبێت و بتوانێت پاشەکەوتی دیاریکراوی خۆی لە کەرتەکانی تر و لە ڕێگەی کەرتەکانی تر جگە لە نەوت بەهێز بکا و تەنانەت کەرتی نەوتیش کە بەکارهێنرا لەبری ئەوەی کە ڕۆڵ ببینێت بەڕاستی لەوەی کە ببێ بە سەرچاوەیەکی بژێوی و هەستانەوەی کەرتەکانی دیکەی وەکو خوێندن پەروەردە تەندروستی یا بوارەکانی دیکەی خۆشگوزەرانی و خزمەت گوزاری ئەم نەوتە نەیتوانێت هیچ خزمەتێک بکات بۆیە کە لە ساڵی 2013 بە دیاریکراوی کێشە لە نێوان هەرێمی کوردستان باشتر بڵێم لە نێوان نوری مالکی و مەسعود بەرزانی دروستە بێت ئیتر بەم جۆرە لەو کاتەوە یاسای بودجەش ئەوەستێ لە هەرێمی کوردستان وەلەو کاتەوە قەیرانێکی ئابووری دروستە بێ و سیاسەتی سەربەخۆی نەوت هەرس ئەهێنێ بەم جۆرە تا ئێستاش کە 400 ملیار دێت بەم جۆرە ئەم ڕێژەی پارە دیار نامێنێ بە چەندین لێدوان و بۆچوونی جیاواز ئەبیستین بەشێکیان ئەڵێن 400 ملیارەکە پێش ئەوەی بگاتە هەرێمی کوردستان دابەش کراوە بەشێکیان ئەڵێن ئەمە دژ بە مەسرور بارزانیە بەشێک ئەڵێن دژ بە پارتیە بەشێک ئەڵێن ئەمە نۆکەران و داگیرکەرانی ئێران و هاوپشتەکانی حکومەتی عێراقن بە چەندەها شێوە و جۆر ئەم دۆسیە و بابەتانە ئەخرێنە ڕوو بەڵام دیوە هەرە ڕەسەن و ڕاستەکە ئەوەیە کە گەندەڵی بە شێوەیەکی زۆر ڕێکخراو لە ماوەی 29 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان بەڕێوە چووە و ڕیشەی کێشە هەرە سەرەکیەکە ئەگەر باسی کەم لە دوای ساڵی 1991 دەست پێ ناکا کاک حەکیمیان و لە دوای ساڵی 1992 دەست پێ ناکا کە ئێمە یەکەم حکومەت یەکەم کابینە دروست ئەکەین بەڵکو کێشەکە بۆ پێش ئەو وادەیە ئەگەڕێتەوە کە لە شاخ بەڕاستی لە هەرێمی کوردستان لەم بەشەی کوردستان شۆڕش نەکراوە تەنیا خەباتی چەکداری کراوە و فەلسەفە و فکرێکی سیاسی دیاری کراو نەبووە کە ئەم هێزە سیاسیانە بەهۆیەوە تێبکۆشن تا ئەو کاتەیە کە ئەگەنەوە شار دەستبەرداری چەکداری ببن بە هێزی مەدەنی دوور لە بەکارهێنانی میلیشیا و پای عەسکەریەکان. باشە بەس وەکو کۆمپانیا حیزبیەکانی یاخۆی کاک تەحسین باسی کرد کە کۆمەڵێکی میلیاردێر دروست بوونەوە کەمینەیەکی بڵێن کەم دۆڵەمەند بوونەوە خەڵکی بڵێن زۆری نەهەژار بووە ئێستا بۆچی بڕێک لەو پارانە ناهێنرێتەوە بدرێت بە موچە خۆران چارەسەری ئەوەی پێ بکرێت لە کاتێکاوانە لەسەر حسابی خەڵکی کوردستان خودی خەڵکی کوردستان دەوڵەمەند بوون و بوونە میلیاردێر. پرسیارێکی زۆر باشە کاک حەکیمیان بۆی باس لە کۆمەڵێک لەو سەرچاوانەی گەندەڵی یا سپیکردنەوەی پارە بکەین یا بردنەدەرەوەی پارە بکەین کە لە هەرێمی کوردستان و لەسەر دەستی کۆمەڵێک بنەماڵی سیاسی بە درێژایی ساڵانی ڕابردوو هەبوون یا ئێستاش ئەم پارانەی هێشتا مای مشتمڕن لە کوردستان بۆ نمونە ئەو پارەی لە سەردەمی نێچیروان بارزانی و ئاشتی هەورامی کاتێکە وەزیری سامانە سروشتەکان بوو لە ڕێگەی کەسێکی پاکستانی کە گرێبەستی هەبووە مانگانە بە 1 ملیۆن دۆلار لە وەزارەتی سامانە سروشتەکان پارە هەناردەی وڵاتێکی وەکو لوبنان کراوە کە 1 ملیار دۆلارە بۆ نمونە کۆشک و تەلارەکانی مەسرور بارزانی کە باس ئەکرێت لە ئەمریکا کە ئەم دوو پارتەوە بەردەوام ڕەتی ئەکەنەوە یان پێشتر یانی شەفەقی تورکی باسی لەوە کرد کە مەسعود بارزانی بە تەنیا خۆی خاوەنی 45 ملیار دۆلارە هەموو ئەمانە تا ئێستا ڕەت ئەکرێنەوە بەڵام ئێمە ئەزانین خۆ ئەم پارەی کە داهاتی هەرێمی کوردستانە دیار نامێنێ و لە ناوخۆی هەرێمی کوردستان خەرج ناکرێ بە دڵنیایی براونەتە بانکەکانی دەرەوە یا
کراونەتە مڵک و ماڵ یا کراونەتە عقار یا کراونەتە کۆمپانیا یا کراونەتە بابەتی شەراکەتی تر لەگەڵ سەرمایەدارەکانی دیکەی جیهان بە دڵنیای ئەم بەرپرسارە نایانەوێ و ئامادەنین هیچ بەشێک بەسەدا یەکیش بێنەوە ناخۆی هەرێمی کوردستان و بیکەنە خزمەتگوزاری بۆ پێدانی موچە بۆ خزمەتکردن لە بواری بژێوی یا لای کەم کە پارە ناهێننەوە لە خۆپێشان دەرنەدەن لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەرگان بەسەردا نەخرێ. ئێمە کێشەیەکی لەمە گەورەترمانەیە کاک حەکیم گیان، یعنی حکومەتی هەرێمی کوردستان ڕاستە گەندەڵی ئەکات لە ڕووی ئیداری و لە ڕووی دارایەوە، بەڵام لە شوێنێکی تر هەوڵ ئەدا ئەم گەندەڵیە بە تەواوی لە پێناو سەرکوتکردنەوەی میدیا و لێدان لە میدیاکارانی سربەخۆ ئازاد و قفڵی ئەو ڕێکخراوانە بکە و ئۆفیسیان دابخە کە نووزیان لێوە دێ و بەڕاستی هەوڵ ئەدەن لە پێناو بنیادی پایەکانی دیموکراسی هەوڵ بدەن. بۆیە ئەم حکومەتە هەموو خواستەکانی گەندەڵی و بابەتەکانی بەکارهێنەوە بۆ بەهێزکردنی میلیشیا و سوپا تایبەتەکانی بەرپرسانی حیزبی و جیالەوە ئێستاش ئەو پارە و داهاتی لە ناخۆی هەرێمی کوردستان هەیە جگەلەوەی کە لە بەغداوە دێ کە پارە بۆ وەزارەتی پێشمەرگە دێ لە ڕێگەی ئەمریکیەکانەوە سەرچاوی بەغداوە داهاتی ناوخۆ بۆ نمونە ئەزانین هەر ئەو داهاتی وەزارەتی ناوخۆ کە لە ڕێگەی دۆسیەی ئۆتۆمبیل و ڕێگاوبان و هەموو ڕێکار و مامەڵەکانی ترەوە هەیە ڕێژەیەکی بەرزە کەم نییە. ئێمە کێشەمان هەر ئەوە نییە کە پارەکەی بەغدادی دیار نامێنێ جگەلەوەی کە دۆسیی نەوت دیار نامێنێ پارەکانی وەزارەتی ناوخۆ داهاتی خوێندنی باڵا داهاتی وەزارەتی ئەوقاف هەموو وەزارەتانە بە شێوەیەکی جیاجیا داهاتیان هەیە، بەڵام هەموو ئەم داهاتانە کراونەتەوە پایەی بەهێز بۆ بنەماڵە سیاسیەکان. سپاس دەکەم دەگرێم وڵات دواتر کات تەسیم کرێم وڵای بەڕێزت سەبارەت بە ئەوەی کەوتت حیزب پاشایە مەلیکە ئەی حکومەتیە لە کوردستان مادام حیزب مەلیک بێت ئەوەی کە ڕاگەیەنراوە هەتا ئێستا حکومەت خەزارە بەژمە بەڕسمی سەرۆکی حکومەت ئەلانی کە 27 ملیار دلار حکومەت خەرزارە هەم هی ناوخۆ هەم هی دەرەوە، بەڵام هیچ داتایەکیان دەربارەی سامانی حیزب سامانی گواسراوە نەگواسراوە ئەلان نەکردەوە، کەس نازانێت حیزبەکان چەندیان هەیە چیان هەیە و کەسیش نازانێت تاکە کەسەکانی ناو حیزبەکان سەرکردەکانی ناو حیزبەکان چیان هەیە. یەکێک لەو داواکاریانەی کە من لەو ماوەیە لە نووسینێکا کردومە ئەوەیە کە ئەڵین باشە بابین لە هەموو وڵاتان وایە خەڵک سەرۆت و سامانی شخصیەکەی هی هەموو کەس معلومە لەبەرەوەی سیستەمی بانکیش هەیە سیستەمی باش هەیە، یعنی زۆربەی زۆری هەمووی ئاشکرایە لە کاسبکارێکی بەسیتەوە تا سەرۆکی حیزبەکان تا سەرۆکی حکومەت تا سەرۆکی وڵاتەکان. بۆ سنووردانان بۆ ئەم قسە و باسە بۆ ئەو بێمتمانەیە هەق وایە بەڕێزان سەرکردەی حیزبەکان سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمان هەر هەموو وەزیرەکان بە کۆنەکانیشەوە بە وەزیرەکانی ئێستا و کۆنیشەوە بە پەرلەمانتارانی ئێستا و کۆنیشەوە بە سەرمایەدارەکانیشەوە کە هەیە هەر هەمووی سەرمایەی خۆمان ئاشکراکەین و چۆنیش پەیدا کراوە بە تاتا و زانیاری. ئەمە ئەبێ بە شتێک کە دڵنیاییە با بە خەڵک بۆ ئەوەی کە ڕەنگە ئێستا جاری وایە زۆر مبالەغەژەکرێت لەو ڕقەمانەیە. ئێستا ئێمە زانین ملیاردێری حیزبی هەیە لە ساڵی لە کابینەی ئێمەیە ئەو کاتی کە ئێمە منی تیابووم یەکێ لە بڵین مەسوولە گەورەکان کە من نامێ بێ بە شخصی ناوی نابم جائزەی ملیاردێری گەنجی وەرگرت بە ڕسمی و بڵاو کرایەوە و هەر کاتەیەکێ لە نووسەرەکان کە چەندی هە بۆ گەجا ئەو جایزە وەردەگری چەندت هەبێت؟ بەڵێ تە خۆیتر ملیاردێری گەنج ینی مانایە ملیاردێرە باش ئەو کاتە بڵاو کرایەوە بە ڕسمی بڵاو کرایەوە. یەکێ لەو نووسەرانە کاک نەبەزگۆران بوو نووسینێکی لە هاوڵاتی نووسی بە ناوی سەرۆکی دەوڵەمەند و میلەتی هەژار هیچە بوو لە نووسینە جوانەکان. ئێستاش کاتی ئەوەیە کە تۆڵەی حکومەت خەرزارە ئێ باشە ئەی بڵێن حیزبەکان چەندیان هەیە و ئەشخاصەکانی چەندیان هەیە بۆ ئەوەی کە متمانەیەک دروست بێت. بۆ کاری چێک کە سەرۆتەکان ئاشکرا ناکرێن بۆ نمونە ئێمە دەستی سپاکیشمان هەیە بەڵام ئەو دەڵێ فۆرمەکان پڕ دەکەنەوە بەڵام ئاشکرا ناکەن بۆ ڕایگشتی بۆ نمونە هەر وەزیرێک نازەم سەرۆکی حکومەتە جێگرەکەیەتی چەندی هەیە. جا ئەوە ڕاستیەکەی لە کۆتایی سەدەی 19 کە بسمارک تەوحیدی ئەڵمانیای کرد ئەو کاتە
بیمەی بێکاری دانابوو ئەو وڵاتە ڕاستەکەی سەرکردەکانی وڵاتان ئەوانەی کە وڵاتەکانیان دروست کرد بۆیە نەمرن لە مێژووە چونکە خزمەتی وڵاتەکانیان کرد ئەگەر کەمێک خزمەتی خۆشیان کرد بێ بەڵام ڕاستەکەی ئەوانەی وڵاتی ئێمە و ڕۆژهەڵات بەگشتی زیاتر خەریکی خۆیانن خەریکی نەوەکانیانن و مناڵی فەقیر و هەژار تەنانەتی حیزبەکانیان تەنانەت پێشمەرگە تەنانەت کەمەندامی سەنگەر بەهی خۆیان نازانن بۆیە ئەوەی هیانە ئیشارنەوە و پاشانیش بەجێ هێڵن بۆ مناڵەکانی پێشمەرگەی دێرین بوویت لە دەرەوە ژیاویت ئەزمموی بەم شێوەیە حیزب بۆ کوێرە دەوڵەمەند بێت هەنی ئەو دەوڵەمەندی کە لە حیزبی ئێرە لە سەرکردە ئێرە دەبین لە وڵاتانی تر کە خۆت تێدا ژیاوی ڕاستەکەی وڵاتانی تر بڵین وڵات کە ئەبێ بە وڵاتی دەستوری ئیتر کۆمەڵێشتا پێک دێ لە سێ بەش هەموو وڵاتان یەکەمیان بەشی گشتی کە ئەمە لە پەرلەمان و حکومەت و ئەحزاب و دەسەڵاتی دادوەری هەموو یەکرێتەوە ئەمە دەسەڵاتە گشتیەکانە بەشی دووەم کەرتی تایبەتی بازرگانی و ئیشوکارە و کاسبیە کەوتم ئەمە زۆرینەیە باخی پێدرێ لە وڵاتان و خەڵک بێ منەت لە حیزب و لە حکومەت دەژی چونکە کار و کاسبی زۆر زۆرە بۆ خەڵک بەشی سێمی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئیژەکەن بۆ ئەوەی عەدالەت پارێزگاری لە مافی مرۆڤ لە مافی بەکاربەر بکەن هین بکەن هەم لە دەسەڵاتە گشتیەکە هەم لە کەرتی تایبەتێکە لە وڵاتی ئێمە من بۆیە سەرەتا عازم کردی حیزبی سیاسی چونکە گەشەی بەخۆی نەدا گەشەی نەدا مەسەڵەن ئێستا پارتی دیموکراتی کوردستان لە ساڵانی هەوڵ کۆنگرەکانی ڕێک و پێکترە کرد لە بیدایەتی تەئسیسیەوە هەتا پەنجاکان و شەستەکان بەڕاستی هەتا لە شاخ بوون باشتر یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها بڵێن کە بە باڵەکانیەوە کۆنگرە و کۆنفرانسەکانە ئێستا بە 10 ساڵ جارێک کۆنگرە ناکەن خۆیان تازە ناکەنەوە ئەوە جوای لێ کردوون کە کۆمەڵێ ئیمپراتۆریا دروست بێ کۆمەڵێ مەراکیزی خۆ و دەسەڵات دروست بێ لە حیزبەکانە هی مالی هی عسکەری هی کۆمەڵایەتی وای لێ بێمانە بن بە دەسەڵاتی گەورە و ڕاستەکەی کە تەتویر بەخۆشیان نایەن کە بۆ ئەوەی بینای وڵات بکەن لەگەڵ بینای سەرمایەکەی خۆیانە سەرەکەی چاویان تەنیا لەو دەسەڵاتە بچووکەی خۆیانە تاوانێ مامۆ ڕۆین 50 ساڵی تر نام حیزبانە ماون هەروەکو حیزبی هیوانە ما بۆ نمونەکە گەورەترین حیزب بوو لە کوردستانە مامۆستا ڕەفیع حیلمیش نەما بەڵام جوانترین مێژووی بۆ خۆی بەجێهێشت بۆ حیزبەکەشی بەجێهێشت بەڵام کە ئەم جیلەی ئێمە ئەڕۆین بەڕاستی کە وڵاتێکی وێران بەجێ بێڵین نەوەکانی داهاتوو چیمان فێڵێن کە بینن سەرمایە کۆکراوەتەوە بەجێمان هێشتۆ بۆ مناڵەکانمان بەڵام وڵاتێکی وێرانمان بۆ بەجێهێشتون منەمە یەکێکە لەو قسانەی کە بە زۆر لە سەرکردەکانم وتووە کە ڕاستەکەی حەقە بیر لە سەروەری بکەنەوە بۆی جێدەستیان بە وڵاتەوە دیار بێ نەک بە خاسەکانی ماڵەوەیان کە بەوانیش ناگات چونکە ئینسان خۆ هەر یەک قازل لە بەرەکا و کەمیەک نانەخوا و بە سارەیەگە ڕوا و خۆژیان هەر ئەمەیە بەڕاستی بەڵام ئەو حەزە لە دەسەڵات ئەو حەزە لە پارە ئەوەی لەم سەرکردانەی حیزبەکانی ناوڵاتی ئێمە هەیە بەڕاستی شتێکە کە ڕەنگە بڵێم لە دنیایانە چونکە بیسین سەرمایه‌دارانی وڵاتان زۆربەی کات بێلگەیز بۆ نمونەیەکێکە لەوانە ساڵانە نیوە زیاتری سەرۆت و سامانەکەی دابەژەکە بۆ مەسایلی ئینسانی بەڵام ئەوانەی ئێمە بەداخەوە کە کەمترین ڕێژەش دابەش ناکەن وەکاتێ دابەشیش یەکەن یەک وەکو منەتێکی زۆر گەورە ئەیدەن بە چاوی خەڵک بەڵێ سوپاس دەکەم دەکەم وڵات دواتر نیازخان بگەڕینەوە لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێز لە قسەکان باس لەوە کرد کە ئێمە هەر کێشەی موچەمانە یعنی باسی سەروەریت کرد ئێستا ئێمە وەکو سەروەری حکومەت هێرێم لەم ڕۆژ و سەروەریشمان لەسداوەگە سەروەری خاکیش بێ کە ئێستا ئۆپەراسیۆن هەیە بۆ لەسەر ناوچەکانی هەرێم شەڕ و پێکدانانی تورکیا و پاکەکەشێ کاک حەکیم گیان سەرەتا سەری ڕێزدا ئەنەوێنم بۆ هەموو کەسانەی کە پێشمەرگەن یا پێشمەرگە بوون یا ڕۆژانێک شەهید بوون بۆ بەرگریکردن لە خاک و لە نیشتیمان و لە وڵات و بۆ ئامانجە باڵایانەی کە ئەو کەسانە ویستویانە وڵاتی پێبگەێنن بەڵام ئێستا پرسیاری گەورە ئەوەیە لە کاتێکە هەرێمی کوردستان داگیر ئەکرێ ڕۆژانە تۆپبارانەکرێت تورکیا ئێران بە هەمان شێوە هەمان کار ئەکاتەوە ڕێکخراوی تیرۆریستی داعش بە هەمان شێوە کار ئەکاتەوە بەڵام ئێستا
پرسیار ئەوەیە یعنی حکمەتی ئەم هێزانە کە هەموو هەمانن ئازانین بۆمان گرنگە کە ئێمە سوپایەکی سربەخۆ یەکانگیر دامەزراوەیمان هەبێ بەڵام ئەم هێزە نە یەکانگیرە نە دامەزراوەیە نە نیشتیمانیە ئەم هێزانە هەمویان لە ڕێگەی پارتە سیاسیەکانەوە بوون بە خاوەن میلیشیا و هێز و کایەی تایبەتی بەرپرسانی سیاسی ئەو پێشمەرگەی کە ساڵانێک ڕوبەڕووی بەعز ئەبوو ئێستا بەشێکی ئەو پێشمەرگە بەڕێزانە بوون بە حیمایە و کەسی فلان بەرپرسی دیاریکرا و لە هەر پارتێکی سیاسی دیاریکرا و جالەیەکێتی بێ لە پارتی بێ لە گۆڕان بێ یا هەرێکێک لەو پارتە سیاسیانەی دیکە بێت جیالەوە ئێمە کاتێک کە وڵاتمان ڕوبەڕووی قەیران و مەترسی و هێرشی ڕاستەوخۆی گەورە ئەبێتەوە ئەوە تا شنگالمان چی بەسەر هات شنگال ڕوبەڕووی جینۆساید بۆ 16 ئۆکتۆبەر و 7 ئۆکتۆبەر لە دووسخورمات و لە حەمرینەوە ئەم هێزانەدان بەدەستەوە تا مەخمور و شنگال و تەواوی ناوچەکانی تر و ئێستاش کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی هێزێکی وا ئەبێتەوە هەر ئەوەندە نییە کە بەرەنگاری سوپایەکی هاوشێوە نابنەوەیان ئەم حکومەتە گەورەیە بە پارتە سیاسیەکان و بەرەنگاری دەوڵەتێکی داگیرکاری وەکو تورکیا ئێران نابێتەوە بەڵکۆم هێزانە بەکارەهێنەوە بۆ ئەوەی قوڵە و ناوەندی سەربازی بۆ ئەم داگیرکەرانە دروست بکەن ئێستا بۆ نمونە لەم ماوەی ڕابردوو یەکێک لە ڕۆژنامە نووسەکانی سەر بەمیت لە هەرێمی کوردستان لە ئەنادۆڵ زۆر بەڕوونیوتی هەرێمی کوردستان 16 بنکەی میتی هەیە لە دهۆک و لە هەولێر و لە سلێمانی کە تۆ وڵاتێکت بەم جۆرە بێت کە چی ئەبینی دەستگای زانیاری و پاراستن خەریکی سیخوڕیکردنن دانانی کامێرن لە ژووری نووسنی ئەو کەسانی کە نەیاریانن دانانی کامێرن لە حەمامی ئەو کەسانی کە بە پێچەوانەی بۆچوونی ئەوان بیر ئەکەنەوە ئەم هێزانە خەریکی ئەوەن خۆیان مەشق و ڕاهێنان پێ ئەکەن بودجەی هەرێمی کوردستان بەکارهێنن دژ بە یەکتری تا ئێستا دیلبەدیلەکەن لە کاتێکە تۆ خاک و سەروەریت خەریکە بە تەواوی لە دەسەدەین لە کاتێکە ئەزانین کە دەوڵەتی تورکیا خەریکە داگیرکاریەکانی فراوان ئەکا خواستێتی کەرکوک داگیرکە خواستێتی شنگال داگیرکە خواستێتی دەستی بگا بە مووسڵ خواستێتی دەستی بگا بە نەوت و گاز و تەنانە سەرچاوەکانی ئاویش ئەمە کۆ ئەوەی کە لە هەموو ئەو پرۆسەی کە هەیە پارتی کرێکارانی کوردستان بەکارهێنێ و ئەزانین لە هەموو ئەو ناوەندەش کە بەرپرسیارەتی گەورەی دیکە جگە لە حکومەتی کوردستان ئەکەوێتە دەست حکومەتی عێراقی و ئێستاش ئەبینین وەک ئەوەی کە چۆن لە سەردەمی هوشیار زێباری بەشێکی ڕێکەوتنی دووەم لەگەڵ حکومەتی عێراقی نوێ کرایەوە لەگەڵ دەوڵەتی تورکیا و ئێستاش جارێکی تر کە دکتۆر فوئاد حوسێن وەزیری دەرەوەی بە هەمان شێوە ئەم بۆمباران و هێرشانە ئەکرێ و ناوبراو جارێکی تر بێدەنگی هەڵبژاردووە لە بەرامبەر ئەو وەزارەتی ناوخۆ و وەزارەتی بەرگری ئەم هەڵمەت و بۆچوونانە بەکارەهێنێ لەگەڵ کۆمکاری عەرەبی بۆیە بەداخەوە ئەوەی کە حاڵی حازر لە هەرێمی کوردستان ئەگوزارێ مەترسیەکە زۆر گەورەیە هەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە لە ڕایگەیاند لە ساڵی 2015 تا ساڵی 2018 823 بردومان ئەنجام دراوە لەسەر خاکی هەرێمی کوردستان کە بە گشتی 288 گوند لەو ماوەی 4 ساڵە کراوەتە ئامانج ئەمە تەنیا ئەوەی کە لە ڕێگەی وەزارەتی پێشمەرگەوە تۆمار کراوە جیالەوە ئەو ناوبراو باسی کردبوو کە 22 کەس شەهید کراوە کە ئێمە ئەزانین لەم ساڵانەی ڕابردوو ڕێژەکە هەتا دێ فراوانتر ئەبێ گەورەتر ئەبێ و ئەوەی کە کێشەیەکی زۆر گەورەیە کاک حەکیم ئەوەیە کە ئەم داگیرکاریە بەڕاخستنی فەرشی سوور لە ڕێگەی بەرپرسانی هەرێمی کوردستانەوە بە ئەنجامەگەێنێ و تەنانەت ئەو خەڵکانی کە ناڕازین لە ناو خاکی هەرێمی کوردستان دش بەو داگیرکاریان ئەوە تا لە پێشنەتەوەی گرتوەکان لیان ئەدرێ دەستگیر ئەکرێن هەر ئەمڕۆ خۆ پێشاندانی کە دش بە داگیرکاری تورکیا ڕوویداوە ئەنجام دراوە 20 کەس بریندار کراوە لیان دراوە و گازی فرمێسک ڕژەن بەکارهێنراوە ئەمە لە کاتێکە پێویست بۆ حکومەتی هەرێمی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان باشتر وایە بڵم کە حکومەتی هەرێمی کوردستان بەکارهێنێ لەبری ئەوەی کە ئابلوقە بخاتە سەر کەمپی مەخمور یا ڕێگە بدا بە ئاسانی دەستێرەشی بکرێتە سەر کەمپی مەخمور لەلایەن دەوڵەتی وەکو تورکیا یا زانیاری لە ڕێگەی ئەم پارتانەوە بدرێ بە میتی تورکی پێویست بوو خۆی بەرگری لە پەنابەران بکە و پرەنسیپە نێودەوڵەتیەکان لە جارنامەی گردوونی و مافە مەدەنی و سیاسیەکان و یاسای تایبەت بە پەنابەران بەکاربێنێەوە خۆ جەخت لە نەتەوەی گرتوەکان بکە
جەخت لە عێراق بکا بەوەی کە پەنابەرانی کوردی باکووری کوردستان کە لە ناوخاتی هەرێمی کوردستانن پێویستە پارێزگاریان لێ بکرێت بەڵام بەداخەوە هەموو ئەوانە بە پێچەوانەوەن و پەیوەندی دیبلۆماسیەکان خراپ بەکارە هێنرێن بۆ ڕێکخستنی سەرمایەداری و ڕێکخستنی ئابووریەوە تا ڕێکخستنی گرێبەستە 50 ساڵێکە لەگەڵ دەوڵەتی تورکیا بۆ غی گەواهی ئەو ڕاستیەیە. سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0770 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک تەحسین گەرم وڵای بەڕێزت ئەگەر بەراورد بکەین لە سەردەمی شاخ ئەو سەرکردانی کە ئێستا بڵێن چۆنن سەردەمی شاخ چۆن و بەڕێزیشتان پێشمەرگەی دێرینیش بوو هیچ شتێکیانە بۆ بزانام تێبینێکشتە بوو لەسەر ئۆپراسیۆنی تورکیا فەرم. زۆر سپاسانەکەم. ڕاستیەکەی من بڵین لە ڕێخستنە نهێنەکانی شارکارم کردووە زیندانی سیاسی بووم دوو جار و جاری دووەمیش لە ڕاپەڕینی خەڵکی وڵستان لە نەوەیەک لە ئەمنە سوورەکە ئازاد بووم و بڵین لە ساڵی 1975ەوە بڵین من لە کۆمەڵەیە بووم وەرەیەکێتیا کارم کردووە. ڕاستیەکەی هەتا ڕاپەڕین بڵین هەم قیەم بەها جوانەکان وجودی هەبوو و زۆربەی زۆری ئەوانەی کە ئەبوونە پێشمەرگە ئەبوونە بە ڕێخستنی سیاسی ئەتوانم بڵم لە هەموو حیزبەکانە بە دافعی نیشتیمانی زوڵم و زۆرێکی گەورە
لەلایەن شۆڤێنیزمی عەربی دەسەڵاتدارەوە لە بەغداد لەسەر میلەتەکەمان هەبوو بۆ تواندنەوە خەڵک ئینتیمایە کرد بۆ ئەحزابی سیاسی یانە بوو بە پێشمەرگە بۆ ئەوەی دیفاع لە میلەتەکەی خۆی بکە و زۆربەی ئەوانەشی کە مەسئولیەتیان وەرەگرت وەکو ئێستا نەبوو بە ئاعتیباراتی خزمایەتی و بە ئاعتیباراتی کەسایەتی و ڕەفاقەت وەرەگرن زۆربەی زۆری بە توانا و لێهاتی و بە ئازایەتی و بە گیانفیدایی وەریانەگرت بۆیە ئەتوانم بڵێم بە سەرکردەکانیشەوە جیاوازەیەکی ئەوتۆ لە ژیان و گوزەرانی ڕۆژانە و بەسەربردننی هینیانە نەبوو هەموو معڕز بوون بۆ خەسف هەموو معڕز بوون بۆ دەرمان خواردکردن هەموو معڕز بوون بۆ شەهید بوون هەر بۆ نمونە لە یەکێتی نیشتیمانیا بەشێکی زۆر لە سەرکردەکان شەهید بوون و بەشێک لە سێدارە درا بەشێک لە شاخ شەهید بوو ئەو کاتانە وابوو بەڵام بەدا کە دەسەڵاتمان وەرگرت ساڵ بە ساڵ لەو بەها جوانانە لەو بیرروڕا هەم نیشتیمانیانە هەم کۆمەڵایەتیانە کە ئێمە باوەڕمان بە بڵین یەکسانی هەبوو باوەڕمان بە دروستکردنێکی کۆمەلگەیەکی بێچین و سەوسانەوە هەبوو لێ دوورکەوتینەوە وردە وردە ئەم ئیگۆ نەخۆشەی هەمومان زاڵ بوو وای لێهات کە زیاتر لەوەی عاشقی نەمربوون بین عاشقی پارە و دەسەڵات بین و ئەمە زۆربەی زۆری گرتەوە و ڕەنگە بڵێم زۆربەی حیزبەکان قوربانیان داوە قوربانیەکانی بارزانەکان کەم نییە بۆ نمونە ئەو چەند هەزار کەسەی کە هەر لە هەولێرەوە بران و نێرینەکانیان هەمووین کرا بەڵام ئێستا وای لاتوەنەوەی نوێ گەنجەکان بەڕاستی ڕێز لە قوربانیەکانیشمان ناگرن هیچ لە حیزبەکان لەبەرەوەی کە ئەبینن ئەمانەی کە ئێستا ماون بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ ژیان و گوزەرانی ئەوانەکەن ئەیان کەین بە خۆراکی ماسیەکانی بەحریجە ئیش و کار و کاسبیان نییە سیستەمی پەروەردە سیستەمی تەندروستی سیستەمی ڕێگەوبانی دروست کە لە وڵاتێکە ئێمە دەوڵەمەند بووین بەڕاستی وڵاتێک ئەگەر بەراوردی داهاتی نیشتیمانێکەمان بکەین بەڕوبەری دانیشتوان و بەڕوبەری کوردستان و بەژماری دانیشتوان هی ئەوە بۆ گەر جوان بەکاربێنە ئیدارێکی جوانمان بکردایە ئێستا ئەکرا وڵات دوانە بێ ئەنجە ئەو بەراوردە بەڕاستی بەداخەوە غەم ناکە کە سەرکردە هەیە ئێستا و سەرکردانەی کە شەهید بوون بەڕاستی هەر هەموو بەشێکیان کە بە جوانی شەهید بوون بوون بە ڕەمزی جوان وەکو ڕەمزی سۆڕژێڕەکانی دنیا یعنی ئەگەر بڵێن وەکو شەهید شەهاب وەکو شەهید ئارام وەکو شەهید فەتاحاغا وەکو هەموو شەهیدەکانی هەموو حیزبەکان بڕین بەڕاستی کە زۆرن یعنی ئەوانەی لە هیند شەهید بوون لە شاخ شەهید بوون بە هەمویانەوە بەڵام ئەوانەی کەمانەوە دەسەڵات وای لێکرد نەگەر ئەمانە بازێکیان شەهید بوو ناوەکو ناوی جوانە ڕۆیشت کە ئێستامانەوە سێرەکەی بەداخەوە یعنی وەفادار نەبوون بەرامبەر ئەو ڕابردووە جوانەی خۆشیان لەبارەی ئەم بابەتەی کە خوشکەنیاز باسی کرد هێرشەکانی تورکیا و بردومانی ئێران لەسەر وڵاتەکەمان ڕاستەکەی ئەوە ینی هەڵخەیەکە لەو هەڵخانەی کە وەکو وتمان کە ئەگەرات و استراتیژی نیشتیمانیت نەبوو لە وڵاتێکە استراتیژەکەت بوو بە کەڵەکەکردنی سەرمایە و سامان و پارێزگاری لە دەسەڵاتی حیزبی و شەخصی خۆت ئەو کاتە تۆ معاملە لەگەڵ شەیتانی ژەکەی هەروەکو دیومانە معاملە لەگەڵ سەدام حوسێن کراوە معاملە لەگەڵ حکومڕانەکانی ئێران ئێستاگەر بۆمانەوە لە حکومڕانی مامەڵ لەگەڵ شەیتانیش دەکەن بەڵێ ینی بە پێناو دەسەڵاتی شخصی خۆیان بەڵێ وا کراوە و ئێستاشەوەش زۆر بەداخەوە کە من سەری ڕێز بۆ شەهیدان و بەرکەوتۆکانی ئەو بردومانانە دانەوێنم هەم ئەوانەی باکوور هەم هەمانەی ڕۆژهەڵات هەم ئەو خەڵکە مەدەنیانەی کە پێوە بوون لە دانیشتوانی گوندەکانی خۆمان لە کەمپی مەخمور و لەوانی تر و ئومێد دەکەم کە چ بە هەوڵی کۆمەڵگەی مەدەنی خەڵک و ویژدانی زیندوو لە ناو حیزبەکانە و حکوومەتی عێراقیش کە ڕاستەکەی لە ڕووی دەستوریەوە حەقی ئەوە کە بێتە دەنگ بەرامبەر ئەو پێشەرکاریانە ئومێد دەکەم ئەنجامێکی بێ و سنووری باش بە کورتی دوایش دەکەم وڵای بەرز بەس چی بکرێتە بۆ مەسلەی ڕزگاربوون لەو دۆخی کەتەیدا لە بێ موچەی لە بێکاری لە بێ بازاڕی وەکی کاسبکارێتی ڕێگە چارە هەیە لە ناو خۆ ئەگەر لە سیاسەتەوە ڕێگە چارە نەدۆزرێتەوە بەڕاستی لە ئابووریا بەتەنیا نادۆزرێتەوە زۆر بە ڕوونی دەرکەوت ئەم مۆدێلی حکومڕانی حیزبیەی دوو حیزبی کە دوای بوو بە سێ حیزبی بوو بەرە فرە حیزبی چونکە بەشێ لە حیزبەکانیشان لە خۆناغەکانە بەجاری لە حکوومەتیان کرد ئەمە دەرکە و فاشیلە
و ئیش ناکە بەڕاستی بێ هەموو لایەک بیر لە مۆدێلێکی تری حکمڕانی و بەڕێوەبردننی کوردستان بکەن چونکە لەسەر مۆدێلت ناکرێت بە مۆدێلە چاکسازیتیان ناکرێت ڕاستیەکەی نە پەرلەمانە بێ پەرلەمانی حەقیقی وەکۆ بینین ئێستا لەسەر لابردننی پارێز بەندی لەسەر پەرلەمانتارێک کێشەیەکی گەورە ناو پەرلەمانە دروست بووە لە بینی سەرۆک و جێگر و ئەوانی تر و ئەم ئەزمە گەورەی وڵات کە کۆرۆنا و ئەزمەی ژیان و گوزەرانە نەبوونی موچەیە ئەمە هەمووی خراوەتە لایەکەوە خەریکی لابردنی پارێزبندین بە مەسلەیەکی مرکزیێزان ئەوەندەی ئیتیمان بەوە ئەدەن ئەوەندەی ئیتیمان بە بردومانەکانی تورکیا و ئێران نادێ بە ژیان و گوزەرانی خەڵک نادێ بۆیە ئەو مۆدێلە ئیش ناکە ڕاستیەکە بێ هەمومان بیر بکەینەوە بەوەی کە ئەبێ ئەو سیستەمە بگۆڕێ بە مۆدێلێکی تر کە بتوانرێت چاکسازی تیا بکرێت خاڵی دووەمیش لەبارەی سیستەمی ئابووری و داراییەوە دیسانەوە ئەبێ ئەم حکومڕانانە هەموو دانی پیا بنین کە ئێمە شکستمان هێنا دەرفەتێکی زۆر باشمان هەبوو پارێکی زۆرمان لە بەردەسا بوو نەمانزانی ئیدارەی بکەین و نەمانزانی سوود لەو دامە دەولیەش بکەین کە ڕووی لە ئێمە بوو حتا بەهۆی بوونی داعشیشەوە ومێ دەکەم کە بە هەموو لایەک گفتوگۆ لەسەر چارەسەر سپاس دەکەم نیاز خامگەرمەوە لای بەڕێز هەرچەبارەت بە مەسلەی نەدانی موچە بۆچی لە کاتێکە خەڵکی کوردستان داواکارێکی زۆر بچووکیەویش مەسلەی موچەیە ینی جێبەجێ ناکرێ پێ دوایە ئێمە داواکاری گەورەترمان نییە بۆ گۆڕنی سیستەم بۆچی وای لە هاتووتەنا داواکاریەکە لە موچە کورد بکرێتەوە مەسەلەی بۆ حکومت مەسەلە حکومەتێک کە ئەرکی خۆی جێبەجێنەکە هەڵنەوەشێتەوە کاک حەکیم گیان ئێمە بە تەنیا لە بەردەم قەیرانی دارایی نین لە بەردەم قەیرانێکی فکری و دڵسۆزی و قەیرانی نەبوونی چاکسازین بە هەموو پێوەرێک و لە بەردەم قەیرانی بوونی میلیشیاین لە بەردەم کۆمەڵی قەیرانین کە خەڵکێکی خیانەتکار بە مانای وشە خەڵکێکی گەندەڵ حکمڕانی هەرێمی کوردستانەکە کە سەرباری ئەو بەغدایی کە ئێمە ڕخنەی زۆرمان هەیە لێی بە گەندەڵی بە خراپەکاری بە هەموو ئەو پایانە بەڵام هێشتا ئەو نەوعی لە دووبارە بوونەوەی بنەماڵەتشێتی و دەستەگەری و چەتەگەری ئەم حزبە سیاسیانە لە ناو حکومەتی هەرێمی کوردستان هەیە بە هەمان شێوە لە بەغدانیەوە تا لە بەغدا ئەزانین چەندین سەرۆک کۆمار بە مانایەک بێت گۆڕاوە ئەگەر چی لە یەک پارتی سیاسیش بێ چەندین سەرۆک وەزیران گۆڕاوە بەڵام ئەو تا بڕوانە حکومەتی هەرێمی کوردستان لە نێوان نێچیروان و لە نێوان مەسرور بارزانی لە بنەماڵە و لە ئامۆزا و لە برا و لە کەسوکار و ئەمە بۆ دەستگا ئەمنیەکانیش دەستی بەسەرا گیراوە بە مانایەک هەموو ئەو کایانیکەن هەن لە وەزارەتە جیاوازەکانیش کۆنتڕۆڵ کراوە لەلایەن گروپێکی بچووکی مافیایی لە ناو حکومەتی هەرێمی کوردستان کە سەروەت و پارە و میلیشیا و هێزە چەکداریەکانیان لەدەستە بۆیە کاتێک کە دێتەوە سەر هەر ڕێکارێکی چارەسەر بۆ پێدانی موچە ئەوە تا ئێستا ئەبینین مەفهومی سیاست و کوردایەتی گۆڕاوە بۆ ئەوەی کە خەڵکێک ڕەخنە لە 400 ملیارەکە ئەگرێت ئەوە تا بە کوردی حیساب ناکەن بە کەسێکی عێراقچی حیساب ئەکەن ئێستا دۆسیی ڕێفراندۆم وە سەربەخۆیی گۆڕاوە بۆ بەرگریکردن لەوەی کە ئەم 400 ملیارە چۆن دراوە بە کۆمپانیاکان وە چۆن خەرج کراوە و ئەمەوێ قسەیەکی تر بکەم بۆ نمونە ئەمڕۆ ئاواتی شێخ جەناب باس دەواکە کە ئیتر بۆ لە مەودووە ئەو کەسانی کە حیسابی بانکیان نیە لە فەرمانبەرەکان لە بانکەکان پێویستە حیسابی بانکیان بۆ بکرێتەوە باشە حیسابی بانکی سەرسەر و سەرچاوم بەڵام حیسابی بانکی کاتێک ئەکرێتەوە کە بانک تەنیا ئەبێتە وەسیلەیەک بۆ ئەوەی کە فەرمانبەرەکە بچێ موچەی لێ وەربگرێ نەک متمانەی بە بانکەکە هەبێت کە بتوانێت موچەی لەو بانکە بهێڵێتەوە وە دواتر لە بانکەکان و ئاڵوگۆڕ بۆ بەرهێنانیە بوارەکانی تر کە گرنگە لە ڕێگەی بانکەکانەوە خەرج بکرێت و بەکار بهێنرێت لەبەرەوەی کەس بە شێوەیەکی ڕاستەقینە متمانەی بەوە نەماوە بۆ یەک ڕۆژ دینارێکی هەبێت لە بانکەکان ئامادە بێت لە بانکەکانی هەرێمی کوردستان بهێڵێتەوە چونکە لە هەر کاتێکە ئەگەر و مەترسی هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان بە هەر بیانوویەک بێ یا بە بیانووی نەبوونی پارە حتا تەنانەت سیولەشی نەهێش کاتی خۆی لە بانکەکان ئەوەی لە بیرمان بێ دەست بگرێتەوە بەسەر هەمان بڕی پارەکە هەیە بۆیە بابەتی موچە کە پێویست و بنەمایەکی سەرەکیە کە پارتە سیاسیەکان پێویستە لە حکومەت کاری بۆ بکەن نایدەن بەداخەوە دێمە سەر خاڵێکی تر لەم دۆسیەیە کاک حەکیم ئێمە جگە لە پارتەکانی دەسەڵات کە ئێستا پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و بەشێکی پێکهاتەنەتەوەی و ئاینیەکانن لەگەڵیان لە کابینەی حکومەتی هەرێمی کوردستان جیا لەوان پارتە ئۆپۆزیسیۆنەکان خاوەن بەرنامە و استراتیژی ڕوئیانین و تەنانەت ناتوانن پەرلەمانێک کە ئێستا کەرنتینی سیاسی کراوە بە مانای وشە
و لەم ڕۆژانەی دواییدا ئەنیستیوتی پێی بە هەمان شێوە دەستەواژەی کەرەنتینی سیاسی لە بەرامبەر پەرلەمانی کوردستان بەکارهێنا کە بە تەواوی لە جێ خۆیەتی هیچیان ئامادە نین ڕۆڵ ببینن لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان گوتار و بەرنامەیەکی جیاوازتریان نییە بۆ جێگرتنەوەی پرۆژە و بەرنامەیەکی جیاوازتر لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی تەنانەت هەندێک جار بەرپرسی ئەم حزبە ئۆپۆزیسیۆنانە لە ماوەی ڕابردوو پێشەوەی ڤایرۆسی کۆرۆنا بێت ڕۆژانە لە لای بەرپرسی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و ئەم پارتانە کەوتبوون بە مانایەکتر کۆبوونەوەیانە کردوەکەوەی هێزی یەکانگیر بن بەیەکەوە لە کاتێکە بەرنامەیەکی سیاسی جیاوازتریان لەگەڵ ئەم بابەتە دانەئەنا بۆیە لە کاتێکە حکوومەت لەم وێرانەیە پارتە سیاسیە دەسەڵاتدارەکان بەم وێرانیە خەباتی سیاسی خۆیان ئەکەن لەناو حکوومەت و حکوومەت بۆ دەوڵەمەندکردن و بەکارهێنانی گەندەڵی بە شێوەیەکی ڕێکخراو بەکارهێنن پارتە ئۆپۆزیسیۆنەکانیش خاوەن ڕوئیایەک و استراتیژێکی ڕوون نین نەک لەناو هەرێمی کوردستان بەتەنیا تەنانەت ڕوئیا و استراتیژێکی ڕوونیان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراقیش بۆیە کاتێک کە بەرنامەی چاکسازی یا پرۆژە یاساکەش دێتە پێشەوە بە هەمان شێوە جارێکی تر ئەم هێز و پارتە سیاسیانە ئەکەونە ئۆپۆزیسیۆن بۆ نمونە ئێستا بەڕەسمی لە چەند هەفتەی ڕابردوو نووسراوەکە لە پەرلەمانی کوردستان ڕاگەیاندرا وتیا هەر پەرلەمانتارێکە ئەوێت ڕەتی موچەی خانەنشینەکەی بکاتەوە بابێت بیکات یاخود ئەم شێوەی لە چاکسازی کە پێویست بوو دوای 3 مانگ دەست پێ بکاتەوە ئێستا ئێمە بینین بەشێکی ئەم لایەنە ئۆپۆزیسیۆنانە کەوتونەتە ڕەخنەگرتن لە شێوازی چاکسازیەکە نەک لەبەرەوەی کە بیانوێت چاکسازی بێوەک پارتەکانی دەسەڵات بەڵکو لەبەر ئەوەی نایەنەوێ موچەکەیان لە خانەنشینی وەزیری خانەنشینی پەرلەمانتاری هەرێکێک لەم بابەتانە کەم ببێتەوە بۆیە هەموو ئەم بابەتانی کە بەسەر یەکەون ئەمان خاتە بەردەم ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە خەڵکی هەرێمی کوردستان بمرێت لە سایی بوونی کۆرۆنا و خەڵک بمرێ بەهۆی هەژارێەوە خەڵک خۆی بکوژێ بکەوێتە بەردەم کێشەی کۆمەڵایەتی بکەوێتە بەردەم خوار هێڵی هەژاری بەڵام ئامادە نیە بە هیچ شێوەیەک ژیانی خەڵکی هەرێمی کوردستان چارەسەر بکە و ئامادە نیە جیالەوە من قسەیەکی تر ئەکەم لێرەوە ئەم جۆرە لە حکوومەت بەڕاستی ئامادە نیە چاکسازی بکە بە ڕوونی پێیوتون ئێمە خاڵی جێگرەوەمان ئەبێ هەبێت ئەوەیە کە ئەبێت دەست بەرین بۆ گۆڕانی کۆمەڵایەتی دەست بەرین بۆ فۆرمێکی دیکەی ئۆپۆزیسیۆنی لە ئۆپۆزیسیۆنی تاکە کەسی لە ئۆپۆزیسیۆنی سیاسی یا جۆرێک لەو ناوەندانی دیکەی کە خەبات و تێکۆشانی مەدەنی ئەکەن لە هەرێمی کوردستان هەمومان بەیەکەوە پێویستە لە میدیا و لە کۆمەڵی مەدەنی فۆرمی خەباتی مەدەنیمان بگۆڕین زۆر بە کورتی ئەم حکوومەتە شکستێنە پێدوای بەس بە قسە باسی چاکسازیەکە بە کورتی بێ سپاس دەکەم بەدڵنیایەوە ئەم حکوومەتە دەمێکە بەمانای وشە شکستی هێناوە و ئەم حکوومەتە بەڕاستی بۆتە ئامرازێک بەدەست ئەجێندای هەرێمایەتی و ئێران و تورکیا بە پلەیەک و ئەم حکوومەتە بە تەواوی لە بەردەم شکستایە حکوومەتێک نتوانێت بنەماکانی دیموکراسی بچەسپێنێ لە کاتێکا خۆی بانگەشەی دیموکراسیکەوە بۆتە گەورەترین بربەست لە بەردەم چەسپاندنی دیموکراسی حکوومەتێک ناتوانێت بژێوی ژیانی خەڵک دابین بکە 100% شکستی هێناوە و ناتوانێت ئیدامە بۆ هەتایە بەم فۆرمە لە حکمڕانی بدرێت سپاس دەکەم کاک تەحسین کاتمان زۆر کەمەوە بەس چارەسەرچیە خۆت چی گۆڕانکاریەک بکرێت بە کورتی بێ سپاس دەکەم ڕاستەکەی بێ خەڵک هاوکاری یەک بێ بۆ تێپەڕاندنی ئەم خەیرانە گەورەیە یەکەم لە ڕووی تەندروستیەوە هەمومان زۆر بایەق بە خۆپارێزی و بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان بدەین بە ڕێز و تەقدیرێکی زۆرەوە بۆ هەموو ئەوانەی لە سلکی تەندروستی کارەکەن کە سەنگەری یەکەمی بەرەو ڕووبوونەوەی کۆرۆنان دووهەمیان وەکووتمان لە ڕووی دارایی و لە ڕووی ژیان و گوزەرانەوە ئەبێ هەموو ماڵەگاگای لە دراوسەکانی بێ هەموو خزمێ لە خزمەکانی هەموو هاوڕێ لە هاوڕەکانی بۆی ئەم ئەزمەیە تێپەڕێنین سێهەمیشیان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تەنسیق بکەن لەگەڵ ئەو هەموو خەڵکە سربەخۆیی کە لە وڵاتەکەیە هەیە بۆ ئەوەی لەسەر پێی خۆیان بۆستن و هەوڵ بن لە داهاتوە بۆ مۆدێلی تر کار لە دەسەڵاتیش بکەن باشە بەس کاتێڵۆشانەی حکوومەتی شاتووە یان کاتێڵۆشانەوەی حکوومەت هاتووە بە کورتیوێ من لەو باوەڕێم وەکوتم نەکار حکوومەتەکە یعنی ئەم سیستەمی حکومڕانیە بە سەرۆکاتی هەرێمەوە بە پەرلەمان و بە حکوومەت و ئیج ناکە هەمووی پێویستی بە هەڵۆشانە و بە گۆڕینە بە مۆدێلی تازە بە تەنسیقی هەموو لایەک تەبان هەم ئەحزاب هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەم خەڵکی سەربەخۆ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان تحسین قادر ئەندامی بۆردی ڕێکخراوی ئازاد بوون و وەزیر لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس دەکەم کە لە سوودی سەرەکی لەگەڵمان بووی هەروەها زۆر سپاس بۆ نیاز عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بینێرانی بەرز سپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ